بەگومان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا واروەها بە گشتی لە ژیانماندا ساتگەلێک هەیە کە ئێمە تایدا تووڕە بووین و لە بەرامبەر هەڵێک کە بەرامبەرمان کراوە یاخود لەسەر شتێکی باش کە بەرامبەرەکەمان بە شێوازێکی باش ئەنجامی نەداوە لەوانەیە تووڕەبوون ڕووی تێکرد بێتی. بێگومان تووڕەبوون هەستێکی ئاسایە کە لە مرۆڤەکاندا بوونیان هەیە و زۆر جار ئێمە لە بەرامبەر بابەتەکان و ڕووداوەکاندا هەستی تووڕەبوونمان هەیە، بەڵام کاتێک ئەم تووڕەبوونە دەبێتە ئاگرێک و هەروەها دەبێتە بابەتێک کە کەسانی چواردەور و تەنانەت خۆشمان زیانمەند بین، ئەمە دەبێتە بابەتێکی خراپ و دەبێتە هەستێکی خراپ لە مرۆڤەکات. ئێمە باز لە تووڕەبوون دەکەین و باز لەوە دەکەین بزانین ئایا هۆکارەکانی چی و لە کەوتەکە خراپەکانی تووڕەبوون و هەڵچوون لە مرۆڤەکان تا چێ. بە میوانجاری بەڕێز پشتیوان جەمال ڕاهێنەری پەرپەدانی خۆت کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک پشتیوان. زۆر سپاس مامۆستا پشتیوان، تووڕەبوون چییە و ئایا هەموو کاتێک تووڕەبوون دەکرێت بڵین هەستێکی وێرانکەر و بابەتێکی خراپە؟ پێشێکی بنای خۆی بەخشندە و میێوان درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەر سڵام. زۆر سپاس بۆ میواندارێکەتان. توانین بڵین تووڕەبوون هەموو زانستەکان دەرووناسەکانیشە بەو شێوەیە پێناسی ئەەکەن کە هەستێکی هەڵچوونێکی کاتیە، ینی هەڵچوونێکی کاتیە مرۆڤ تووشی ئەبێت. ئتر ئەکەوێتەوە دەست مرۆڤەکە خۆی ئایا ئەم هەڵچوونە لە کاتێکا تووشی ئەبێت بەسەر یازاڵ ئەبێت یاخود خوا نەخواستە تووشی کارەساتی ئەکات. بۆی ئەتوانین بڵین هەستێکی سروشتیشە، ینی خوای گەورە لە هەموو مرۆڤێکا دروستی کردووە، بەڵام مرۆڤەکان خۆیان ئەتوانن بەسەر یازاڵ ببن یاخود چۆن دەڵێیت تووشی کارەساتیشی گەوریان بکات. هۆکاری زۆری هەیە ئەگەر بینە سەر هۆکارەکانی باسییان بکەین. هۆکارەکانی تووڕەبوون هەندێک جار تووڕەبوون جاری وا هەیە کاردانەوەیە، یعنی شتێکت بەرامبەر ئەکرێت بەرامبەرەکەت ئیستیفزاز ئەکات، هەڵوێستێکی ناشرین ئەنوێنیە ئەشکێنرێیت لە کۆمەڵێکا لە شوێنەکە دانیشتیت ئەشکێنرێیت، تۆ ڕەتفعلێکە بۆ دروست ئەبێت هەڵچوونێک دروست ئەبێت لەوانەیە تووڕە ببیت. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هەندێک جار ترس وا لە مرۆڤ ئەکات تووڕە بێت، یعنی لە خۆی تووڕە بێت، لە شتێک ئەترسێت نازانێت چی بکات تووڕە ئەبێت، شتەشکێنێت داروبەردەیە بەیەکە لە ترسی ئەوەی کە ناتوانێت بەسەر ئەو ترسیا زاڵ بێت، ڕقی لە خۆی ئەبێتەوە. هەندێک جار نەخۆشی ئازار، جاری ئازارێکت بۆ دروستە بێت سەرێشەیەکە ئازارێکی زۆر ناخۆشە بێت تااقەتەکە دانیێشەیەکە زارێکی تووڕە ئەبیت، لە خۆت تووڕابی لە بەرامبەرەکانە ناوێرن قسە لەگەڵ بکەن تووڕە ئەبیت. باری کۆمەڵایەتی، یعنی کۆمەڵێک هۆکاری زۆر هەیە کە ئەبێتە چی ئەبێتە هۆی ئەوەی کە تووڕەبوون ڕوو بدات، بەڵام تا چەند مرۆڤەکان ئەتوانێت زاڵ بێ بەسەریە ئەوە باسییانە شان. مامۆستا خۆی وڵات بۆ وڵات ژینگە بۆ ژینگانی فەرقیە، ژینگەی ئەو شوێنی کە تایدایەتی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەم کەسە بەردەوام تووڕە بێت. ئەنێ ئێمە لەوان تاکێک بینە وڵاتی ئێمە دنیای کێشە و مەعانات و ئەومان هەبێ هەل لە دەستڕاگرتن لە تەکسیەکە و تۆزێک زیاتر مامەڵک لەگەڵیە لەوانێت تووڕە بێ لێت. ئەنی مەبەستم وەیە کە بەشتی زۆر بەسیت هەڵەچین. پێت وایە کە ژینگەی دەرەوە بارودۆخ، کێشەی ئابووری، کێشی کۆمەڵایەتی هەموومانە بوونی هەبێت کاریگەری بێ لەسەر تووڕەبوون لە کەسایەتیەکاندا؟ بە دڵنیاییەوە، بەڵام پێش ژینگەکە شتێکی زۆر زەڕورتر هەیە کە باسی بکەین لەسەر تووڕەبوون کەسایەتێکەیە. کەسایەتەکان لە تووڕەبوونا جیاوازیان زۆرە، یعنی ئێمە دوو جۆر کەسایەتیمان هەیە لە پەیوەندەکانە. یەکێکیان دەتوانین پێی بڵین کەسایەتیە پارێزگارەکان، ئەوانە زۆر لەسەر خۆن و زۆر درەنیش تووڕە ئەبن هەڵ ئەچن، یعنی سەبرێکی زۆر زیاد لە حەدیان هەیە. بە کوردەواری خۆمانەڵێ سەبری ئەیوب، یعنی ئەوەندە لەسەر خۆ هێمنن زۆر بە دەگمەن تووڕە ئەبن. بەڵام کەسایەتە کراوەکان ئەوانەی کە کۆمەڵایەتین و هەست و سۆزیان ناسکە زیاتر عاتیفین، ینی بیرمەند و پارێزگارەکان سەبرێکی باشیان هەیە، زۆر درەنگ هەڵ ئەچن و هەڵ ناچن. بەڵام سۆزدارەکان ئەوانەی عاتیفین و لەگەڵ کۆمەڵایەتەکان زۆر زوو هەڵ ئەچن، زۆر تووڕە ئەبن، ینی بە بچووکترین شت تووڕە ئەبن. بۆ نمونە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە جاری وایە 2 جار 3 جار تەلەفۆن بۆ خزمێکی خۆی کەسێکی خۆی ئەکات،
کە ئەو بووی ناکاتەوە تە سەری سێمجار لێ تووڕا بێ کاکە من پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ تۆ هەر ناکەم تۆ خزمنی من هەریم بۆ لای تۆ نایە بۆ ماڵی من بۆیە لە کەسایەتەکانە فەرقەکە زائید ژینگەکەی جەنابە باست کرد ژینگە کاریگەری زۆر زۆری هەیە یعنی ئەگەر مناڵێک لە مناڵیەوە کە پەروەردە ئەبێت لە ماڵێکە دایک و باوکەکە بۆ نمونە هەردووچان دوو کەسی پارێزگارن لەسەر خۆن ماڵێکی هادئە ینی بە دڵنیاییەوە ئەم مناڵەش هەر هادئ دەرئەچێت بەڵام دوای ئەوەی کە ئەم مناڵە کەسێکی لەسەر خۆی ئەچێتە ژینگەیەکەوە ئەڕواتە زانکۆ لەگەڵ کۆمەڵی خەڵکی جیاواز لە سروشتی ماڵی خۆی کەسوکاری خۆی شاری خۆی لە شارێکی تر لەگەڵ کۆمەڵی خەڵکە ئەبێ سێرەکی ئەم ژینگەیە کاریگەری تێ ئەکات لەوانەیە تووشی ئەوە ببێت تەبیعەتی بگۆڕێت بەردەوام هەڵچوونی بۆ دروست ببێت بۆیە ژینگە ئەتوانین کاریگەری هەیە زائید بۆ ماوەی ویراسە تەسیرێکی زۆر زۆری هەیە لەسەر تووڕەبوون یعنی هەر کەسێک دایک و باوکی یا لە تایەفەکەیانە کەسێک هەبێت کە زۆر تووڕێ و زۆر هەڵ ئەچێت یعنی یەکێک لە مناڵەکان وەکو ئەو دەرئەچێتەوە لەبەر بۆ ماوەی تەسیرێکی زۆری هەیە لە مۆزوعی تووڕەبوونە زۆر باشە مامۆستا ئایا دەکرێت بڵێن زۆر جار ئەگەری هەیە تووڕەبوون بێتە نەخۆشیەک لە کەسەکە و بێتە زەبرێک بۆ خۆی وەکو نەخۆشی بڵێ هەندێک جار ئەتوانین بڵێن خۆی نەخۆشی نییە تووڕێی بەڵکو وەکو باسمان کرد یعنی هەڵچوونێکی کاتیە تووشی مرۆڤ ئەبێت ڕووداوێک وای لێ ئەکات دوای چاک ئەبێتەوە بەڵام ئەگەر تووڕەبوونەکەی ینی لە سنوور تێپەڕی کەس ناوێرە قسەی لەگەڵ بکات لە ماڵە ینی لە کارەکەیە کەس ناوێرە مەرحەبایی بکات بەڕێوبەری کۆمپانیایەکە بەیانیانێت سێرەکەی مەرحەبایی کەس ناکات فەرمانبەرێکە لە شوێنێک بێشتە نیان و تۆ بەیانی باش ئەم بە شەڕەوەیەتە ژوور ینی بەردەوام تووڕێ ئەمە نەخۆشیە ئەو کاتانەی کە کەسەکە نەیتوانی خۆی بگرێت و بەردەوام بە هەموو شتێک هەڵچوون بە بێ هۆکار و بە هۆکار هەڵچوونی هەبوو ئەمە ئەبێ بە نەخۆشی پێویستە بڕوا لای پزیشکی دەرونی چارەسەر وەربگرێت ماوەسە پشتیوان بۆ نمونە کەسێک کە جەنجاڵێکی زۆری هەیە ئیش و کارێکی لە ڕادەبەدەری هەیە مامۆستایە بەیانیان مامۆستایەتێکە ئێوارە بە هەمان شێوە شەو دیسان لەوانەیە هەموو ئەم جەنجاڵی و ئیشکردن و ئەمانە کاریگەری ئەبێ لەسەر ئیدامەدان بەردەوامیدان بە تووڕەبوون بە زوو هەڵچوون ینی ئەگە بە جۆرە جۆرەکان کەم بکرێتەوە کارەکەی هەستەکەی وردە باشە بێ و زۆر جار لەوانەیە ئەم هەڵچوون و تووڕەبوونەی بەنزیگەکانی هەڵڕێژە بچێتە ماڵەوە ماڵ و مناڵ و خێزانی ینی زۆر جار ئەمە ئەنێ بێت چی بکرێت لە هاوسەنگی لە نێوان ئەمەیەوە بتوانێت کۆنتترۆلی خۆی بکات و لە ئیش و کاریشدا بە هەمان شێوە بەدڵنیاییەوە ئەوکو باسم کرد کەسایەتەکان دەورە ئەبینێت بەڵام ئەو کەسانی کە ئەزانن بەو شێوەیە ینی سروشتی تووڕەبوونیان تیا هەیە کۆمەڵە تەکنیکەیە ئێمە ئەتوانین باسی بکەین کەوا لە کەسەکە ئەکات بەسەر تووڕەبوونەکانی ئازاڵ ببێت تووڕەبوونەکانی کەم ببێتەوە یەکێک لەو شتانەی کە ئەتوانین باسی بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ینی ڕێنماییمان ئەکات ئەفەرمێت لە کاتێکا کە مرۆڤ هەڵچوونێکی بۆ دروست بوو تووڕەبوونێکی بۆ دروست بوو شتێکی بینی خەریکە بە تەواوەتی پەستە بێت و هەڵ ئەچێت یا ئەو شوێنە بەجێ بێڵێت یاخود حرەکەی بکە ئەگەر بە پێوە بوو با دابنیشێت ئەگەر دانیشت بوو با هەستێتە سەر پێ ئەم جوڵەیە وای لێ ئەکات خوێنی تۆزێک بجوڵێت ئەو چۆنەڵێیت هەڵچوونەی کە لە ناو دەرونیا هەیە خاو بێتەوە خاوبوونێک ڕوو بدات ئەمە یعنی وەکو مسلمان وەکو ئەوی کە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێرمانەکات کەسێک ماندووە یعنی ئەتوانێت لەو حاڵەتانەیە مامۆستایە ماندووە ئەچێتە ناو پۆلەوە تەکنیکێک هەیە وەکو زانست ئەتوانین باسی بکەین کە تەکنیکی هەناسە قوڵیە هەناسە دانەوە هەناسە هەڵمژین بە شێوەیەکی هادیئێ هەناسە هەڵبمژێت لە ناو سکیەوە بڕات بۆ سیەکانی دوایی بڕات بۆ مێشکی چونکە لە حاڵەتی تووڕەبوونە کەمی ئۆکسجین بۆ مێشک تووڕەبوون ڕوو ئەدات بۆیە کاتێک کە تۆ ئەم هەناسە قوڵیە ئەدەیت 5 جار 6 جار هەناسەیەکی قوڵ ئەدەی بەڵام بەمەرجێک لە ناو سیەکان تۆ بڕوا بۆ مێشکە تۆزێ ڕای گرە و بی دەرەوە ئەمە تەکنیکەکە یعنی 4 جار 5 جار کە تۆ ئەمەت کرد پێش ئەوەی کە هەڵچوونەکە ڕوودات خاو ئەبیتەوە جسمت خاو ئەبێتەوە تەکنیکێکی زۆر جوانە و ئەتوانێت بەکار بهێنرێت
تەکنیکی ترمان هەیە کە ئێمە لە زانستی NLP بە بەشداربووانی ئەڵین هەر مرۆڤ ئەتوانێت بەکاری بهێنێت بژاردننی ژمارەکانە بە پێچەوانەوە حاڵەتێکە بینی خەریکە تووڕە ئەبی سایقێک بەلاتە ئاڕوا لە وڵاتی ئێمە کاک دانیار دادا ئەم یانیشتانە زۆر ڕوو ئەدات کەسێک بەلاتە تێپەڕ ئەبێت بە شێوازێکی سەریعی ئەڕوا سێرەکی خەریکە هەڵچوونێک تیادا ڕوو ئەدات خەریکە دوای ئەکەوی بەم شێوەیە یعنی تەکنیکی هەناسەکە بەکاربێنە ئەستەغفر اللهیەک بکە لا إله إلا الله بك ذكرك بك سيرك يكسر خاو أبيتو قرنقوية يك حركة بكيت بوي أوهل شونا كم بيتو تكنيكا كب بجاردني جمار كان دا نو هاشت حوت بين شاش بين شوارسية دويك يعني تا أجيتك خاو بيتو إن جاء أتوانيت بريارك بيه لبرو يعني أم تكنيكانا أتوانيتو مروف فيري ببيت بيش أوي كهالشونا كرو بدار بسري أزال بيت چند باندو بيت أتواني بم تكنيكانا خاو ببیتەوە بڕیاری هەڵە نەدە یا هەڵچوون ڕوو نەدا مامۆستا پشتیوان لە کەوتەکانی تووڕەبوون تەنها لەسەر خودی کەسەکان یاخود بە چواردەوریشی دەبێت بەتەڵنیاییەوە لە چواردەوری یعنی بۆ نمونە لە بینی هاوسەرەکانە جاری وا هەیە شتێکی بچووک ڕوو ئەدات یعنی ئەوە نییە کە زۆر گەورە بکرێت بەڵام ئەگاتە حەدی ئەوەی کە پیاوەکە هاوسەرەکە خۆی بۆ ڕناگیرێت زیاد لە حەد تووڕە ئەبێت یاخود خێزانەکەی تووڕە ئەبێت لەوانەیە بگاتە حەدی ئەوەی خوانە خواستا دەست ئیش بکات چکە هەستەکان جاری وایە هەست ئەبێ بە کردار تووڕەبوون وتمان هەستەکە ئەگەر بەسەری ئازاڵ نەبی کردار دووسە بێت کردارەکە چییە خوانە خواسە لەوانەیە لێی بات یا لەوانەیە شتێک بشکێنێت یا لەوانەیە ئافرەتەکە گە زۆر تووڕە بێ شتێک لە خۆی بکات خوانە خواستە لە ڕقی هاوسەرەکەی بۆیە ئەبێ بەسەر هەستەکە کە زاڵ بووی ئەو کردارە ڕوو نادات لەبرەوە تووڕەبوون جاریوە کاردانەوەی زۆر خراپی لێ ئەبێت یان نێتوانم چیرۆکێکی جوان هەیە لەسەر ژن و مێردێک لەسەر بڕیاردان مرۆڤەکان لە کاتی تووڕەبوونە بە هیچ شێوەیەک هەوڵ بین بڕیار نەدەین چکە بڕیارەکە لە ساسە غەڵەتە هەر بڕیارەبەی غەڵەتە چیرۆکێکی لەسەر دوو هاوسەر بەیەکەوە ئاهەنگێکی لە دایکبوونی هاوڕێیەکی خێزانەکەی هەیە پیاوەکەی ئەیبا بۆ ئاهەنگەکە بە خێزانەکەی ئەڵێ تۆ بڕۆ سەرەوە منیش تۆزێکی تر ئیشێکم هەیە ئەوەنەم پێ ناچی و دێمەوە بۆلات کە هاوسەرەکەی ئەڕوات بۆ ئاهەنگەکە ئەڕوا لە ئاهەنگەکە دا ئەنیشن بەیەکەوە و قسە ئەکرێتەوە ملاولاو شت ئەخورێت و مناسبە هەدیە پێشکەشەکرێ ئەم ژنە هەر سەیری کاتژمێر ئەکات هەر هاوسەرەکەی ناگەڕێتەوە ئاهەنگەکە تەواو ئەبێت خەڵک خواحافیزی ئەکات دوای تەواوبوونی ئاهەنگەکە هاوسەرەکەی یەتە بەر دەرگا تەلەفۆنێکی بۆ کات ئەڵێ خەڵکەکە ئەبینێ هاتوونەتە خوارەوە ئازانێت تەواو بووە ئەڵێ لەبەر دەرگا چاوەڕێتەکەم وەرە خوارەوە گەڕامەوە هاوسەرەکەی طبعا زۆر پەستە زۆر موقفێکی ئەوە بێنینە بەر چای خۆمان هەر یەکێک لە ئێمە وامان لێ بێت یعنی ئەبێ بڕیاری چی بات بۆیە کە بە قادرمەکایەتە خوارەوە زۆر ژیرانە بیر ئەکاتەوە ئەڵێ ئێستا من ئەگەر بڕۆمە خوارەوە و یەکسەر بتەقمەوە بە مێردەکەمە و تووڕە ببم لێی و بڵێم کەی تۆ بەشەری بۆ وات کرد کۆمەڵە قسەی پێ بڵێم و بۆ تەخیر بیت و حەیام چوو لە ناو هاوڕێکان ما و ئابڕوم چوو ئەبێت چی ڕووبات بیر ئەکاتەوە بۆیە بڕیار ئەیات ئەڵێ بێدەنگە بم بێدەنگی هەڵەبژێرێت چکە باشترین چارەسەری کاکدانیار باشترین چارەسەری تووڕەبوون لە کاتێکە بەرامبەرەکەت قساکە بێدەنگیە هەڵبژاردننی بێدەنگیە بێدەنگیش هەندێک جار ئازایەتیە بێدەسەڵاتی نییە چارەسەرە بۆ کێشەکە بۆیە ئافرەتەکە بڕیار ئەدات بێدەنگ بێت یەتە خوارەوە ئەچێتە ناو سیارەکە دا ئەنیشێت هیچ قسە ناکە هاوسەرەکەی هەڵێ ئەزانم تووڕەشی لێم چەکمەجەکە ئەکاتەوە هەدیەکی بۆ دەرئەکات ئەڵێ فەرموو ئەمە هی تۆیە کە هاوسەرەکەی ئەیکاتەوە سیرەکە ملوانکەیەکە ئەڵێ ئەو ملوانکەیە کە دوێنێ بەیەکەوە بووین لە دوکانێکدا نرابوو تۆ زۆر بەدڵ بوو بەس من پارەم پێ نەبوو بۆت بکڕمە و دەقەیە کە تۆم دابەزان چوومە بۆ ئەو دوکانەی کە ملوانکەکەمان لێبینی بەڵام بەداخەوە نەمابوو حەزیشم نەکرد بە چۆنەڵەی بێ دیاری بگەڕێمەوە بۆلات بۆیە ڕۆشتم کۆمەڵە دوکان گەڕام تا دەستم کەوت ئاخر دوکان خەریب و دای ئەخەزوتم توخوادای مەخە ئەو ملوانکەیەم پێ بفرۆشە داوای لێبوردن ئەەکەم تەخیر بووم هاوسەرەکەی پێکەنێت و بخۆی ئەڵێ ئەگەر تووڕە بوومایە ئەم هەدیەشم دەست نەئەکەوت بۆی هەندێک جار بێدەنگی لەوانەیە خۆی بۆ خۆی چی بێت پاداش بێ بۆ بەرامبەرەکان بێگومان ڕاستە مامۆستا پشتیوان لەم
سەردەمی تۆڕە کۆمەڵایەتی و ئەنتەرنێت و سۆشیال میدیایە کۆمەڵێک هەواڵی نەرێنی کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا بەردەوام دێتە بەردەم شاشەکانمان ئەمە تا چەند ئارامی دەرونیمان لێ تێکە تا چەند ئەبێتە مای هەڵچوون و تووڕەبوون بە جۆرە جۆرەکان بە دڵنیایەوە زۆر ترسناکترین شت تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەواڵە ناخۆشەکانە بۆ مرۆڤ کە وای لێ ئەکات یعنی بۆ نمونە هەر ئێمە لە وڵاتی خۆمانە دوو شت بکەین بە هەواڵی ناخۆش کەوا لە مرۆڤەکانە کات بێتاقەت بکات لە بەیانیانە هەواڵی موچە یعنی بووە بە هەواڵی سەردەم باشە چاوەڕێی موچە ئەەکەی بەیانی موچە دێت بەڵام کاتێک گەزانی بەیانی هەڵ ئەسید لە یەکێک لە کەناڵەکانەوە بەیانی باشە لێ ئەکاتوەڵە بڕیاردرا پارە ئەمڕۆ نەگات بوجە نییە ینی پارە نییە سیولە نییە چەند هەواڵێکی نەرێنیە تۆ چیت بەسەریت لەوانەیە کرێکی بی تۆ پەیمانت دابێ بە ساحێب خانۆکە بڵێ ئەمڕۆ موچە ئەدرێت و کرێکت بۆ ئەهێنم لەوانەیە وعدێکت دابێ بە مناڵەکەت هەدیەکی بۆ بکڕی باوکە ژیان وڵایی وەریە چ هەستێکی بۆ دروزە بێ لەو کاتێک تەڵعا ناخۆشە پەستە بی بێتاقەتە بی بۆیە لەوانی لەیان نتوانانی هاوکوتم ترس هەواڵی ناخۆش نەخۆشی بێدەسەڵاتی بۆ بەرامبەرەکان تووڕەبوون دروستەکات یعنی واد لێ کات تۆ پەسبی بەس ناتوانانی دەسەڵاتە نییە دەری ببڕی بۆیە تۆ بە تووڕەبوون شتی خراپی دەبێتەوە لەوەرە سیرەکەی لەوانی بڕاتە دەرەوە ئەم کەسە سیارەکەی لێ خوڕە بەیەکێک ترا تەقێتەوە مامۆستا بێت بە تەلەبەکانە بتەقێتەوە بۆی هەواڵی نەرێنی خراپترین کاریگەری هەیە لەسەر هەستەکان کەواتە پێویستە ڕاگەیاندنەکانمان بەیانیان یاخود کاتێک کە هەواڵەکان ئەخوێنەوە سەرەتا بە هەواڵە باشەکان دەست پێ بکەن بۆی خەڵک تۆزێک چی بێت تۆزێک دڵخۆش بێت دوایەوە گەر هەواڵێکی ناخۆشیش بوو بەسەری تێپەڕە بێت زۆر هین نابێت زۆر پەس نابێت یا بنزینی 750 هەفتەیەکە خەڵک چاوەڕوانی بنزینی 750 دیناریە هەر هات و هەر نهات هەر هات وەرنە من خۆم 4 ڕۆژە بە بنزینخانەکان ئاڕۆم بۆ 1200 بێ بە 800 دینار نابێت دا نابەزێ ئەگەر خۆت نەگری پەستە بیت لەبەرەوە ئێمە کۆنتترۆلی خۆمان بکەین هەوڵ بین ئەو هەستە نەرێنیانە بەسەرمان ئازاڵ نەبخوانە خواستە مامۆستا پشتیوان ئایا بەپێی توێژینەوەکان ئەگەر کرابێت ئەفرەتان خێراتر تووڕابنیە خۆی پیاوان من پرسیارێکی قوس بەڕاستی ئەگەر بمانەوێت ڕاستی بڵین بەپێی توێژینەوەش کە کرابێت زیاتر ئافرەتەکان هەڵچوونیان پەلەترە بۆ لەبەر ئەوەی باسی ئەوم کردوتم مرۆڤەکان پارێزگار و کراوەکان هەستی و هەستەوەرمانەیە ئافرەتەکان لەبەرەوەی زۆرترینیان سۆزدارن کەسانی سۆزدارن بۆیە هەستەوەریشن لەبەرەوە ئەتوانم بڵێم زۆربەی وەخت هەڵچوونی ئافرەتان زووترە وەک لە پیاوان یعنی پیاوەکان سەبریان باشتر بەڵام مەرجیش نییە یعنی مەرجیش نییە من بۆ نمونە ینی توێژینەوەی گەکرێت توێژینەوە خۆتەزانی نیسبیە بەڵام جاری وا هەیە پیاو هەیە زۆر ئارامگرترە لە خێزانەکەی بەڵام لە کۆمەڵگای شەرقیە لە کۆمەڵگای خۆمانە ئەتوانم بڵێم ئافرەتەکانمان زووتر هەڵ ئەچنۆک لە پیاوەکان ئەی کامیان خێراتر ئارامە بنەوە وەکو ئارامبوونەوە هەر کەسایەتەکان دەورە ئەبینێت ئەگەر هەردووکیان کەسایەتەکانیان لە یەک بچێت تۆزێک درەنگ ئاشتە بنەوە ینی بۆ نمونە پارێزگار و پارێزگارێک بەیەکەوە بن لەوانەیە هەفتەیە 10 ڕۆژ بەیەکەوە قسە نەکەن بەس ئەگەر هەردووکیان کراوە بن هەردووکیان کۆمەڵایەتی بن لەوانەیە شەو ڕۆژێکی بەسەراتیە پەڕ بێت بەیانی دەست بکەنم لیەک و یەکسەر ئەم داوای لێبوردن بۆ ئەو بکات بۆیە ینی من هەموو جارێک گوتومە لە بینی هاوسەرەکانە بە تایبەتی ینی داوای لێبوردنکردن لە هەڵەیەکە کرابێت یا هەڵچوونێکە کرابێ گەورەیە نەکخوانە خواستە تەنازول بگومان مامۆستا پشتیوان هیچ شتێک هەیە لەو چرکە ساتێک کەسێک کە هەڵەچێ شتێ بکە ینی بیان بێدەنگ بیان شتێک کە کۆنتترۆلی ئەو هەڵچوونی بکات وەکو باسم کرد پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام فێرمانەکات دەفەرمێت یعنی لە حاڵەتێکە کە تۆ هەڵچوونێت و ڕێیەکت هەبوو ئەو شوێنە بەجێ بێڵە یا ئەگەر بە پێوە بووی دابنیشە یا ئەستەغفیرڵڵاه بکە تەکنیکەکانی کە باسم کرد لێ ژماردنی یەک تا دە یا بە پێچەوانەوە بەجێهێشتنی ئەو شوێنە بەڵام باسم کرد بێدەنگی وەڵام نەدانەوە باشترین چارەسەر ینی خۆت بگریت بێدەنگ بیت وەڵام نەدەیتەوە هادە بیتەوە ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانی هەیە یعنی ئەمە فێرمان ئەکات کە سەبر بگرین هەڵوێستمان نەبێ یەکسەر ئەفەرمێت واللهی حەزم ئەکرد ملم وەکو زەڕافە درێژ بووە لەبەر ئەوەی ئەو قسەیەی لە ناو
مێشکمە بڵین ئەمەوێت مووقفێکی هەڵچوونە شتێکە لە ناو سکمە ئەمەوێت دەری ببڕم هەتا ئەگاتە سەر زمانم بە جوانی بیری لێ بکەمەوە اینجا دەری ببڕم خۆمان نەزانین یانی ئیمامی عەلی یەکێک بۆ لە چی یەکێک بۆ لە داناکان لە زاناکان کە قسەی زۆر جوانیە لە مووقفانە بۆیە مەبەستی ئەوە نییە کە ملیۆک و زەڕافەت دێنێت بەڵکو مەبەستی ئەوەیە کە مرۆڤ پێش ئەوەی ئەو قسەی کە ئیکات بێتە سەر زمانە جوان بیری لێ بکەرەوە اینجا دوای ئەوە دەری ببڕە لەمە شار کەسایەتیەکان دەور ئەبینن پارێزگارەکان بیر ئەکەنەوە اینجا قسە دەرئەبڕن بەڵام کراوەکان قسە دەرئەبڕن زۆر داوای لێبوردن ئەکەن دوای پەشیمانە بنەوە باشە مامۆستا دەکرێت بڵێن کاریگەری تووڕەبوون کاریگەری هەنێک تووڕەبوون هەیە کاریگەری درێژخایانی هەبێت لەسەر کەسەکان و ئایا هیچ بابەتێک هەیە کە ئێمە شایستە بێ ئێمە بووی تووڕەبوون یا بووی تووڕە ببین یا خۆ دەکرێت ئێمە هەمیشە دام بە خۆماندا بگرین لە هەندێک حاڵەتە جاری وایە تووڕەبوون خۆی شتێکی باش نییە وەکو باسم کرد بەڵام بۆ نمونە ئێمە ئێستا ئەگەر منداڵێکت هەیە تۆ باوکێکی دایکێکی منداڵێکت هەیە ئەم مناڵە هەنێک سلوکی هەیە ناشرینە چەند لەگەڵ یا هەوڵ ئەی چەند لەگەڵ یا هەوڵ ئەی بەهێمنی بەهادئی کۆمەڵشتی پێ ئەڵێیت کە چۆن ئەڵێیت چارەسەر نابێت لە هەندێک حاڵەتە تووڕەبوونێکی کەم نەکخوا نەخواستە تووڕەبوونێکی وا بێت ئەم کە منداڵە وای لێ بێت کە متمانی بەخۆی نەمێنەیە ترسی وای لێ بێت یانی ترسێکی لێ بنیشە کە تۆی بینی نەوێرە سەیرە بکات یعنی لە هەندێک حاڵەتە هەندێک تووڕەبوون بە سوودە بەڵام نەگاتە ڕادەی ئەوەی کە خوا نەخواستە ببێ بە پیشەی دایمی بەردەوام تۆ منداڵێک بەردەوام وای لێ بکەیت تووڕەبی لێ اینجا دابنیشێت چونکە لە دەروون ناسی ئەم شتە هەیە ئەڵێ کەس منداڵێک هەر کە حتا گەورەش چەند فێری ئەوەت کرد کە فێری ئەوەت کرد لێی بیت یاخود لێی تووڕە ببی بۆ تەرکردنی شتێکی خراپ هەتا لێی تووڕە نەبی تەرکی ناکات ڕایەت لەسەری بۆیە نەکرێت بە هەمیشی لە هەندێک حاڵەتە تووڕەبوون سوودی خۆی هەیە ماوەسە پشتیان هەر واشە ینی بۆ منداڵێک بە لە منداڵیەوە بەردەوام سەرکوت کرابێت لێ تووڕەبوو بێت کە گەورە بێت کاریگەری لەسەری ئەمێنێتەوە سەوای لەسەر ئەمێنێتەوە لەسەر کەسایەتێکی تەسیری تێکات بە دڵنیا بە ینی ئەو کەسانی کە ئێستا لەگەڵ منداڵە باوکە لەگەڵ منداڵەکەی تونند و تیژە هەندێک جار بڕۆ لێ بپرسە یعنی من خۆم وەکو توێژەر کە دانیشتم لەگەڵ هەندێک باوکە کە ئەو کێشەی هەبووە پرسیارم لێ کردوتمە باوکت چۆن بووە لە مناڵێ لەگەڵ تاوتێتی باوکم زۆر خراپ بووە بەردەوام لێم تووڕە بووە بۆیە تیا ئەمێنێتەوە کە مناڵە خۆی ئەبێ بە باوک ئەو بارگاوی بوونی تیا ماوەتەوە لەگەڵ مناڵەکەی بە هەمان شێوە ئەبێت بەڵێ دەست خۆش سپاس بۆ بەڕێز پشتیوان جەمال ڕاهێنەری پەرپێدانی خۆش خوا بەخێر بێت. دەست خۆش بێت.